کۆمەڵی ئیسلامی کوردستان و یەکگرتووی ئیسلامی کوردستان خاوەنی 16 کورسی پەرلەمانن، خۆیان بێبەری دەزانن لەو دۆخە خراپە داراییەی هەرێمی گرتووەتەوە و دەڵێن ئەوانە بەرپرسن کە ساڵانێکە سەرزەوی و بنزەوی ئەم هەرێمەیان 50-50 دابەش کردووە. ئەو دوولایەنە ئیسلامیە بەشدارن لە کابینێ هەشتەم و بڕوایان وایە لە کاتێکدا بەشداری بڕیاری سیاسی و پرسی فرۆشتنی نەوتیان پێنەکراوە و ئاگاداری هیچ جۆرە داهاتێکیش نین، دەبێت کامە بەرپرسیاری بگرناستۆ. بۆ دەبێت من ئێستا بەرپرسیار بم لە 25 ساڵی ڕابردووی ئەم وڵاتە کە هیچم بەدەست نەبووە، هەر دادوفیغانمان بۆ ڕۆژا و تەکلیفمان کرد و پێشنیارمان کرد و ڕەخنەمان گرتووە و بەقسەمان نەکراوە. ئەو دوولایەنە ئیسلامیە خۆیان لە باشکردنی دۆخی خراپی هەرێم بە بەرپرسیار دەزانن و دەڵێن بە هەڵوێستی حیزبی و لە ڕێگەی پەرلەمانتارانیانەوە ئەوەی بەوان کرابێت کردویانە و بەردەوامیش دەبن لەسەر فشارەکانیان بۆ ڕاگرتنی گەندەڵی. تەنها لە کاتی ئەزمە و مەشاکیل و تێگیرانەکانە کە حکوومەتی هەرێم وەزعی خراپە بێ، ئاڵۆزە بێ، لە چاری خۆیانە نامێنێ، ئەو کاتە ئەگەڕنەوە بەلای حیزبەکانی کە ئەگەر نا لەو کاتانە کە باشەڕوا هەر لە 90ەکان و کەواکو 50-50 بەشکراوە، سەرۆت و سامان و قەرار بەشکراوە، پەرلەمان بەشکراوە، هیچ حسێب بۆ حیزب و لایەن و خەڵک و کەسێک نەکراوە لەم کوردستانە. بەڵام هەموو جار ئەم حیزب بەدەسەڵاتدارانە بۆ ئەوەی دەستی چەوری خۆیان بسرن بە حیزبەکانی کاکە هەمووی بەشدارە، هەمووی قەراری هەیە، هەمووی حیسەی هەیەتە نەخێوانێ. ڕازنیە ئەو قسە و ئەو قسە سەراپا پێچەوانەی ڕاستیە، چونکە کاتێ وایە کە تۆ بێ لە قەراری گرنگ و بە ئەهمیەتی ئەم وڵاتە من بەشدارکە. یەکگرتووی ئیسلامی کوردستان بەشدار نەبووە لە دروستبوونی ئەم قەیرانەداراییە و هیچ مەسئولیەتێکی نییە لە دروستبوونی قەیرانەکە. کاتێک کە ئەڵێ بەرپرسیارەتی هەموو لایەنەکان بەپێی قەبارەی خۆیەتی مەبەستی لە بەرپرسیارەتی لە ئێستایە کە لەناو حکوومەتا بەشدارە، نە ئەوەی بەرپرسیار بێ لە دروستبوونی قەیرانەکە. بەرپرسیارەتی هەیە بۆ دۆزینەوەی چارەسەر بۆ قەیرانەکان، بۆیە هەتا ئەو ڕۆژەی لەناو حکوومەتی هەرێمی کوردستانە بێ ئەو وەکشانەوەی نەکشابێتەوە لەناو حکوومەت خۆی بە بەرپرسیار دەزانێت بۆ دۆزینەوەی چارەسەر بۆ ئەم کێشە و قەیرانەی کە هەیە. بەرپرسیارەتی هەموو لایەنەکان بەپێی قەبارەیان لەسەر خراپی دۆخی هەرێم ئەو وتەیە بەشێک لە دەسەڵاتداران نایانەوێت بە تەنها لە بازنەی بەرپرسیارەتی مێژووییدا بمێننەوە. چاودێرێکی سیاسیش دەڵێت چۆن دەبێت لایەنێک ئەندامانی لە گرتوخانە بن و هەڕەشە لە لایەنگرانی بکرێت، بەرپرسیارەتی خراپی دۆخیشی بخرێتە ئەستۆ. ئەم پێم عەجیبە هەندێک خەڕکەیە نە ئاگای لە نەوتە، نەشتەکی دەزانی، مەزلومە، غەدری لێکراوە، خەڵکی لە سجنە، خەڵکی پێشترێ سجن کرایە، بارەگای سوتایە، ئێستا دەرێ وەڵام نیش بەشدارم لەو. ڕاوەدونان و دەستگیرکردن و سەرکوتکردنی ئیسلامیەکان لە ڕابردوودا لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمەوە شایەتی دەری ئەو ڕاستیەیە کە ئیسلامیەکان هیچ بەرپرسیارەتیەکان لەسەر کەڵەکەبوونی ئەو گەندەڵیانەدا نییە کە هەرێمی بەم ڕۆژە گەیاندووە. دەژڵێن هاتوون تا هەرێمی کوردستان لە گەندەڵی پاک بکەنەوە و بیکەنە گوڵستانێک بۆ ژیان. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.